کابرا بوو ئاوا دەستی ڕاکردە خەڵک دەستی ماچەکان نزیبیان ئەمە ئەو ئیشەیە من بەدوای ئاگەم دەستی ئاوا کردە خەڵک ماچەکە و پارەدانە الله ئەکبەر لەو ئیشە باش قەناعەتم هەیە کۆمپانیایەکە دەبێ ڕەنگە تێزلا کۆمپانیای تێزلا ئەوە نەکەوەکەوە تو خەڵک هەبێ دەست ماچگای تر خۆیش مایە نییە نەکرێ کارت پێویستە و نە مەسەلەن تایم تەیبڵت پێویستە و نە ساین ئین و ساین ئۆفت پێویستە و یعنی برام بیرکەنەوە ئەمە گریانی پێویستە ئەمە زین چیەیە ئەمە کابرایەکە بە ناوەی نەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خەڵکەکە کورەوە گریانی پێویستە نەک پێکەنی ئەوە گریانی پێویستە بە ناوەی شێخ و سەید و شەجەرەیەکی داناوە لە خوارەوە نووسێتی ئادەم لە بانەوە خۆیەتی تو سەی لەم مجریمە بکە دەستیشی ئاوا ڕاگردووە لە جیهاتیەوەی نوسڕەتی مەزلوم بکە ئیعلائی کەلیمەتی تەوحید بکە مسلمانان ڕاستەوەکە حیجابی کەوتووی ئافرەتان چاکەوە بکە هاتووە دەستی ڕاگردووە کۆمەڵێک گاو جوێرەکە دێن دوو لە ڕووی جەنابتان دەستی ماچەکەن و بە دەوریان ڕەقسەکەن و پای ماچەکەن و زلەیەکیان لێدا تفێ کاتە سەر و چاویان دوو لە ڕووی جەنابتان یعنی ئەوە عەقڵە بڕۆ سەی طقوسی مسلمانان کە لە وڵاتەکانی شەرقی ئاسیا حەچی لە ناو بوزی هەیە لەوێش هەیە بوزی مارەخوا ئەمیش مارەخوا بوزی زرگ لە خۆی داویش زرگ وەڵا واکەویتە حاڵەتێکی هینەوە کابرایەکە وتیان زۆر پیاو چاکە قورئان خوێنێ ئەبورێتەوە والله ئەعلەم ئیبن مەسعود و فەرمووی بیهێنن لە بان دیواری ڕایگرن با قورئان بخوێنێ ئەگەر بورایەوە ڕاستەکە والله پیاو نییە لە بان دیوار بکوێتە خوارم خێرە ئەبۆڕێنی لە ناو نوێژەکە ئەدەیتە زەویا لەوەش خۆتە چی ها ئەسڵەن خوشوع ئەوەیە تۆ دڵت بست پێ بە ئایەتەکە بۆن کروزت لێ بێ تەقشەعیڕ جولودهم پێستەکەیان گرژە بێ مووەکانیان ڕقە بێ کە گویان لە ئایەتێکی ئەڵڵا بێ بۆ ڕوو گیران و فیقان و بەیان شەڕاتەوە بۆ عینی حرام و عینی فەساد و عینی کلاوات مزگەوتی وا ئەبینی خەڵک لە نایە بۆ ڕێگایەکی یەک تفەنگی هەڵگرێ فەڵەستینت بۆ ئازادەکە هەم گاڵتە جاڕی وینە چییە بەڕێزە کاتێک کە من ئەو قساناکەم بەخوا گریانم دێ بەخوا کابرایەک بە ناوەی ئالوبەیتەوە بێ ئاوا لە خەڵکە ئەوە چ فەسادێکە ئەوە چ فەسادێکە تۆ بێ ملەتێک مسلمان بێ ئەهلی دین بێ مستەزعەف بێ بڕوا کرێکاری بکە حەماڵی بکە پارەکە بێنێ تۆ بیخۆی ڕۆزڕایزت پێ بگەڕێ ئاخر مۆدیل خانووتە بێ لە وڵاتانە خانووتە بێ نەک لە وڵاتەکەی خۆشتە ئەوە زین چ ئەوە فەسادێکە هەچی فەسادی عەلمانیەتێ بەرامبەر ئەوە نییە چکەم عەلمانیەت کوفری خۆی ڕاگەیانوە قانونی داناوە ئەڵێ ئەوەیە ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد دسم الراب بعنتريات وخواي وما بين لقل من أبن أقلنان لأجعلنكم من المسجونين كم سجنك هي فرط أنا ذا ناو سجنك وهذا سيستم جاي فرعون بلا أمام هاتوها أيوة بلي أولى عشان بو أكرم بس بكويلي لقل من أبن ويبرزان يعني معادلة كابي متي يبقى نوك مصومة أبي عقل ما نبي إدراك ما نبي